دەبیستین کەسانێک دەڵێن نەخۆشی ڕۆماتیزمەمان هەیە یاخود لە کاتی بوونی ئازارێک لە قاجیا دەستیدا بیر لە نەخۆشی ڕۆماتیزمە دەکاتەوە. لەم بەرنامەیەدا دەمانوێت بزانین ئایا بە شێوەیەکی گشتی نەخۆشی ڕۆماتیزمیەکان چین و ئایا بۆ دروست دەبن و کارەکانی چییە و نیشانەکانی ئەم نەخۆشیانە لەو کەسانی کە توش دەبن بە ڕۆماتیزمە چییە. پاشان پێکەوە بزانین ئایا پزیشکەکان بە چ ڕێگایەک نەخۆشیەکە دەستنیشان دەکەن، هەروەها ڕێنمایی خۆراکی و وەرزشی و ڕێنمایەکانی دیکەیان چییە بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکە و هەروەها چارەسەرکردنی. نەخۆشی ڕۆماتیزمیەکان کۆمەڵێ نەخۆشی دەگرێتەوە کە تووشی ئێسک و جومگە و بەستەر و ژێیەکانی دەبێت. نەخۆشیەکان بەگشتی بەهۆی هەڵەی سیستەمی بەرگریەوە دروست دەبێواتە کاتێ سیستەمی بەرگری یاخود مەناعە بە هەڵە هێرش دەکاتە سەر جومگەیەک یان ناوپۆشی جومگەیەک تێکی دەشکێنێت و چەندین نیشانە و گرفتی وەک ئازار و ئاوسان لە جومگەکان و کەمبوونەوەی جوڵە و ڕەقبوون و نیشانەی دیکە دروست دەکات. پزیشکی پسپۆڕی جومگە و ڕۆماتیزم چارەسەری حاڵەتە ڕۆماتیزمیەکان دەکات. نمونەی نەخۆشیە ڕۆماتیزمیەکانیش وەک ڕۆماتیزمەی جومگەکان یاخود خوێن، هەروەها سەوەفان و نەخۆشی گاوت کە پێی دەوترێت دائەلمولوک، هەروەها نەخۆشی گورگەسوورە و چەندین نەخۆشی دیکەی تر کە بە کۆمەڵەی نەخۆشە ڕۆماتیزمیەکان ناسراون. لەم بەرنامەیەدا بە شێوەیەکی تایبەتی باز لە نەخۆشیێکی باوی ڕۆماتیزمی دەکەین کە پێی دەوترێت ڕۆماتۆید ئارترایتس یاخود لە ناو خەڵکیدا بە ڕۆماتیزمەی جومگەکان یاخود ڕۆماتیزمەی خوێن ناسراوە. دکتۆر بڕوا پزیشکی پسپۆڕی جومگە و ڕۆماتیزم بە شێوەیەکی گشتی باسی نەخۆشە ڕۆماتیزمیەکانمان بۆ دەکات. هەروەها بە شێوەیەکی تایبەتی باز لە نەخۆشی ڕۆماتیزمی خوێن دەکات و دکتۆر بڕوا دەڵێت لە کاتێکە نەخۆشیەکە چالاکە و نەخۆشەکەی ناڕەحەت کردووە دەبێت نەخۆشەکە بە تەواوی پشووەر بگرێت و هیچ کارێکی قورس ئەنجام نەدات. بە شێوەیەکی گشتی نەخۆشە ڕۆماتیزمیەکان چین و چەندانن و هۆکاری دروستبوونیان چییە؟ پێشەکی بەخێر بن. سەلامەت. ئەمێ باسی نەخۆشی ڕۆماتیزمیکەین، با بڵین ئێمە ڕۆماتۆلۆژی واتە جومگە و ڕۆماتیزم. ئەم نەخۆشانە بەربڵاون لە جیهانە. ئەتوانم بڵێم ینی جۆری زۆرە، زیاد لە نزیکەی 250 جۆری بەربڵاو هەیە لە هەموو جیهانە کە وڵاتی خۆشمان بە هاوشەوی جیهان. تەنها لە نەخۆشە ڕۆماتیزمیەکان نزیکەی 250 نەخۆشی 250 بگرە زیادی بەزەمە بەربڵاوترینەکانە، ینی ئەوانەی کە زۆر باوە. لەم جۆرانش ئەتوانین بڵێن کرا پۆلێنمان کردووە. پۆلێنمان کردووە بە چەند گروپێکەوە. گروپێکیان پێوتە نەخۆشی ڕۆماتیزمی خوێن، لای نەخۆشەوە ناسرات بڵێن ڕۆماتیزمی خوێن یاخود ڕۆماتۆید. هەنێکیان پێوترێت لە دوای ئەو کە ئەمە بەربڵاوترینیان ئێستا لە جیهانە بە نزیکەی لە سایەک و لە ساسی هەموو دانیشتوانی سەرزەوی ئەم نەخۆشیان هەیە. ئەمە ئامارێکی تازەیە. لە دوای ئەو نەخۆشی داخورانمان هەیە، داخورانی جومگەکان. داخوران ناوەکانی تری سەوەفانە، زبربوونە، سوانی ئەژنۆ یا جومگەکانە بە هەموو بە شێوەیەکی عام. ئەمەش جۆرێکتریانە. جۆرێکترمان ڕەبتی بە خۆراکەوە هەیە کە پێوترێت دەردەشا دائەلمولوک. ئەم جۆرە چەند خۆراکێکی پڕۆتینی و گۆشت و ئەمانە وای لێکات جومگەکە هەوکە تووشی هەوکردنی جومگە بە دروستکە. جۆری ترمان هەیە بەهۆی ڤایرۆسەوە. نەخۆشەکە هەڵگری جۆرە ڤایرۆسێکە لەوە پێش لە بە تێپەڕبوونی کات تووشی هەوکردنی جومگا بێ بەهۆی ئەو ڤایرۆسی بە ئەوی ڤایرۆسەکەیە. ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی ئەمانیانی جۆری ترمانەی پێڵێن گورگە سوورە وا ناسراوە کەوا نەخۆشەکە چەند نیشانێکی تایبەتی هەیە و کە تووشی نەخۆشیێکی ڕۆماتیزمی درێژخایەنە بێت. بەڵێ گورگە سوورە مەبەستت SLE. بەڵێ ئەم نەخۆشیێکی ڕۆماتیزمی درێژخایەنە ئەمەش ئێستا لە وڵاتی خۆشمانە بەربڵاو نەخۆش زۆر تووشی ئەمە بێت. نەخۆشی ترمان هەیە کە تووشی بڕبڕی پشتە بێ هەر ڕۆماتیزمێ پێوترێت ڕەقبوونی بڕبڕی پشت. چەندەها گروپی ترمان هەیە، چەندەها پۆلێنمان هەیە، بەڵام بە شێوەیەکی بڵاو ئەمانەن و ئەتوانین بڵین لقی تریان لێبێتەوە ئەم جۆرانە. ئەمە بە هەرێکە لەم گروپانەیش چەندین نەخۆشی دیاریکراوە. بۆ نمونە لە ڕەقبوونی بڕبڕی پشتە ئەتوان بڵێم زیاد لە 10 جۆری تری هەیە، 10 ناویان هەیە. نەخۆشی ترمان هەیە تووشی بۆرەکانی خوێن ئەبێت. ئێمە پێڵێن ڤاسکولایتیس واتە کەمە هەموو بۆرەکانی خوێن، بۆرەکانی ناومێشک، هەموو دەست و قاچ پەلەکان هەمیان تووشی هەوکردە بن و ئەمەش نەخۆشیی ڕۆماتیزمی زۆر باشە دکتۆر بڕوا. هاوڵاتیان بە زۆری لە هۆکاری نەخۆشە ڕۆماتیزمیەکانە پرسن. ڕەنگە هەندێک هۆکار زانستی بێ هاوڵاتیان نەتوانن تێبگەن، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو هۆکاری کە سەرجەم نەخۆشە ڕۆماتیزمیەکان تیای هاوبەشن چیە و بۆچی تووشە بن؟ هەنێکیان لەو جۆرانە هۆکاری تایبەتی هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی باسی هەمیان بکەین بە گشتی هەمویان سەبەبێکی دیاریکراویان نییە. واتە ئەم کەسە
ینی چەندها سەرچاوە چەندها توێژین لەسەر کراوە لە هەموو جیهانە وا بڵاوە ڕێژێکیان بۆ دانا بۆ مناڵی لە 6 بۆ هەفتای هۆکاری بۆ ماوەی جیناتە واتە نەخۆشەکە هەڵگیری جیناتێکە کە لە باوانی بۆی گوازراوتە لە دایکێتی لە باوکێتی یاخود لە باوانە دوورەکانیەوە ئەم جیناتی بۆ هاتووە لە ڕێی ئەم جیناتەوە بە تێبەڕبوونی کات لە تەمەنێکە وای لە کات نیشانی نەخۆشەکەی بۆ دروست بواتە سەرچاوی سەریکەم نەخۆشیە سەبەیبێکی وازحینێت تەنها هەڵگیری جینات و بۆ ماوەیە بەڵام هۆکاری ژینگەیی هۆکارەکانی تیش یارمەتی دەرم بۆی کە جینەکە لێ دروست بێت و بێتە نەخۆشەکە واتە ئەو هۆکارانی تر کە باز دەکرێت وەک قەڵەوی جگەرەکە ئێستا ئەتوانە ئێمە پێڵێن هۆکاری ژینگەیی ئەمە ئەتوانین لە ساسی بۆچی لە هۆکارەکانی بێت واتە بۆ من ئەگەر کەسێک هەڵگیری جیناتەکەش بێت ئەگەر ژینگەیەکی لەباری هەبێت ئەگەر چەند دوورکێت و لە چەند شتێکی خراپ چەند کەسە باسیەکەین ئەتوانی ئەم جینە شاراوی هەتا مردن و تووشی نەخۆشی ڕۆماتیزمە نەبێت واتە هۆکارێک نییە یاریدەی بدا کە دروست بێت دام خۆش یعنی ئەتوانی بڵین ئەتوانی ڕێگری لەکەین کە تووشی ڕۆماتیزمە نەبێت بەچی یەکەم سەبەب کە لە هەمووی حەزەکەم پێکەوە جەوابەکە جگەرەکێشانە خواردنەوەی کوحول ئەمانە یارمەتی دەربۆی کە ئەو کەسە کە هەڵگیری جیناتی ئەو نەخۆشەکەیە وای لەکە زووتر لێ دیاری بە یاخود بە شێوی قورسی لێ دیاری بە جگەرەکێشەوەتمان کوحول کێشی لە شاتا وەزنی زیاتر بێ و قەڵاوتر بێت زیاتر مەترسی زیاتر لەسەرە خواردن ئەو خۆراکە چەورەکان خۆراکی سوێر خواراکی فاسفود و حازرکرا و چوری سوێری هەموو ئەمانە کە لای خەڵکیش ناسراوە ئەمانش بۆ ڕۆماتیزمە خراپە باش نییە بە پێچەوانەوە خۆراکە باشەکانی کە ئەگەر ئێمە لە وڵاتی ئێمە هەشتنەکە فاحسی جینات ینی تاقیگەی وامانیەوە بە شێوەیەکی بڵاو بیکە ئێمە ڕێنمایەکەین ئەگەر لە عایلەکانە هەبوو پارێزی بکە کێشی لەشی دابەزێنە دوورکێتە لە خواردنەوەی کوحول جگەرە نەکێشێت وەرزشی پێویست کات ینی پێویستەکە وەرزشێکی مام ناوەندی ڕۆژانە بکات باشە دکتۆر بڕوا لەگەڵ تەمەنە وەک دەبیسترێ نەخۆشی ڕۆماتیزمە زیاد دەکات توانین بڵێن تەمەنیش هۆکارێکی ترە لەو هۆکارانی کە تەمەن بەڵێ ئەگەر زیاد دەکات بەڵێ تەمەن هەتا تەمەن بەرهەڵکشان ڕۆ زۆربەی زۆری جۆرەکانی ڕۆماتیزمە لە تەمەنە زیاکان ینی ئەتوان بڵێم نەخۆشی داخوران لەسەر و 45 ساڵ هەروایە بە هەمان شێوە بۆ جۆرەکانی تریش واتە هەتا تەمەن زیاکە بڵێ مەترسی نەخۆشی ڕۆماتیزمە زیاد دەکات دکتۆر بڕوا منداڵ ئەگونجێت تووشی نەخۆشی ڕۆماتیزمیەکان ببێت بەڵێ هەموو تەمەنێت تووشێ بەس باسمەکە زۆرینەکە لەسەر و 45 ساڵە بەڵێ تەمەنی مناڵی 6 مانگ تەمەنی 8 مانگ ساڵ یعنی چەند جۆرێکی تایبەتی هەیە کە طبعا دەستنیشانکردنیان لەو تەمەنیا قورسترە لەبەروی ئەو ناتوانێت قسە بکە یعنی بێ بە نیشانەکان و بە شیکاری تاقیگی و بە پزیکی پسپۆڕەکە قرای سەر بە بەڵێ تووشی مناڵیش بێت دکتۆر بڕوا بە شێوەیەکی گشتی ئەمە باسمان لە نەخۆشە ڕۆماتیزمیەکان کرد بەڵام بە شێوەیەکی تایبەت ئەوەی دەمانەوێت لەم بەرنامەیە باسی بکەین نەخۆشی ڕۆماتۆید ئارترایتس وەک جەنابەت فەرموود لە ناو خەڵکا بە ڕۆماتیزمەی خوێن ناسراوە ئەگەر لەسەر ئەم نەخۆشیە بۆمان بدوێ میکانیزمی دروستبوونەکەی چییە و بە چ ڕێگایەکە ئەتوانم بڵێم ئەمیش وکو ئەو بەگشتەکە کە باسمان کرد هەشمولی ئەمیشەکە ناوەکانی کە لای نەخۆش ناسراوە نەخۆشی ڕۆماتیزمەی خوێن یاخود نەخۆشی ڕۆماتۆید ڕۆماتیزمەی درێژخایەن لەبەر ئەمە درێژخایەنە ئەم نەخۆشیە بڵاوە زۆر بڵاو لە جیهانە و بە هەمان شێوە لە ساڵ 6 بۆ 7 بۆی هەڵگیری جینات و بۆی بۆ ماوەیە لە باوانێ بۆی هاتووە بۆی ئەو جیناتەوە لەگەڵ هۆکارە ژنگەیەەکان ئەم نەخۆشیە زیاتر کە تووشی ئەبێت بەهۆی خەلەلێکۆی لە کۆئەندامی بەرگری لەشە و ئەکات کە کۆندامی بەرگریش پەلاماری شانەکانی خۆی بە بەتایبەتی بەڵێ بە شێوەیەکی هەڵە پەلاماری شانەکانی خۆیە بۆ من لە جونگەکەیە پەلاماری بەرگێکی تەنیکی ناوپۆشی جونگەکە کە پێم پێڵین ساینۆڤیەم کە بەرگێکی تەنکە لەو وێنانە لات بێ هەر پیشانیشمان بێ لەگەڵی ئەگەر لەو نمونانە تیای بێ ئەمە با بڵین ئەمە دوو ئێسکەکەیە لە هەموو جونگێکە ئەمە جونگەی ئەژنۆیە لە جونگەکانی تیش بە هەمان شێوە جونگە پێکاتوو لە دوو ئێسک ڕووپۆش کراوە بە کرکڕاگەیەکی گەورە ئارتیکولە کارتلیج دوای ئەوە بەرگێکی پێوەیە ئەم بەرگە توانین لەسەر ئەمە بڵین دەرناگەی بەس هە لەسەر ئەمەیە بەرگەکە ناوپۆشی ئەم جونگەی کردووە ئەم بەرگە تەنکە کە پێوتێ ساینۆڤیەم و شلێک هەڵا ڕێژێ بۆ ناو جونگەکە و نەرمی و لنجی بە جونگەکە ئابەخشێت واتە ئەوەش جوڵەی جونگەکە ئاسانەکە بەڵێ ڕۆژانە ئەتوانین بڵێن ڕێژەی یەکەم دەو شلە دەرەتات ئیشەکەی ئەوەیە کە بۆ جونگە و نەرمی بە جونگەکەی وەکو کوشتێک وایە بۆ ناو جونگەکە لە ڕۆماتۆید ئارترایتسا چی لە نەخۆشی ڕۆماتۆیدا کە بە سیستمی بەرگری لەشی خۆمانە بە هەڵا پەلاماری ئەیە ئەبێتە هۆی هەوکردنی ئەم بەرگە تەنکە چی لێت کە بوو بە هەوکردن هەڵا ئاوسێ ینی هەز بە نەخۆشەکە هەز بە ئاسانی جونگەکەی کایتر جونگەکە لە هەر شوێنێکا بێت دواتر ئازاری بە دروستەکات یاخود ئازار لە کاتی دەست لێدانە تێن دەرنس یاخود سووربوونەوە
یاخود وای لەکە لە دواتر وای لەکە ئەو جمگەی ناتوانێت بە ئاسانی جوڵی بێکەوەتە لە کارەکەوێت ئیشی ڕۆژانی ڕامەرج نییە تەنها جمگەی ئەژنۆ بێت ڕەنگە زۆر جمگەی دیکە بێت هەموو جمگەکانی لەشمان هەموو جمگەکان لەشمان معڕازە بووی کە تووشی نەخۆشی ڕۆماتیزمە بێت و هەموو جمگان نەگرێتەوە نەخۆشی ڕۆماتۆ بێت تایبەتی ئەتوان بڵم ینی باسی جمگەکان بکەین کە زیاتر کام جمگانە دەگرێتەوە وا باشتر باسی بڵ ئەو جمکانی کە زیاتر تووشە بن لە سەرەتا شێوازێک و لە دواتر شێوازێکترە لە سەرەتا ئەیا لە جمگە بچووکەکانی دەست بۆن منە ئەیا لەم جمگە وردانە PIP دواتر ئەیا لەم جمگە کە زیاتری کرد بە تێپەڕبوونی کات دوای ئەوە لە مەچەکی ئەیە دوای ئەوە لە پەنجە بچووکەکانی قاچمانەیە واتە لە جمگەی بچووکی ئەیە بەڵام شێوازی ئەم نەخۆشەوایە کە لە لایەکە لە لاکەی تریش ئەیە واتە سیمەتیکەڵە بەلای ڕاست و چەپ هەردووکی ئەگرێتەوە یەک جمگەی ئەم لاگرێتەوە جمگەکەی لای ڕاست و چەپ هەردوو لای لەش ئەگرێتەوە دواتر بە مروری زەمان بە تێپەڕبوونی کات جمگەکان زیاد ئەکات واتە ئەتوانین بڵێ هەموو جمگەکان کە بە کاکیلەی ئەم شێولیگەشمان تووشی ئەم نەخۆشیە بێت واتە هەموو جمگەکان ئەگەری هەیە نەخۆشیەکە بیگرێتەوە بەڵێ زۆربەی جمگەکانی لەشەگرێتەوە بەڵام لە بیدایەتە ئاوایانی لە سەرای نەخۆشەکە لەوانێت تەنها یەک جمگە بێت لەوانێت دوو جمگە بێت لەوانێت چوار جمگە بێت بەڵام پاشان زیاد ئەکات تاوای لێ زۆربەی جمگەکان بگرێتەوە تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین شیرینخان یەکێکە لەو نەخۆشانەی کە توش بووە بە نەخۆشی ڕۆماتیزمە ڕۆماتۆید ئارترایتس لە ناو خەڵکیدا بە ڕۆماتیزمەی خوێن یاخود ڕۆماتیزمەی جمگەکان ناسراوە ئێستا دەچینە لای بزانین ئەو نەخۆشانی کە توش دەبن بە نەخۆشی ڕۆماتیزمە ڕۆماتیزمەی خوێن نیشانەکانیان چییە بە چ ڕێگایەک بە خۆیان زانیوە و دواتر دەستنیشان کراون شیرین خان سڵاوت لێبێ سڵاو بەخێربێن پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس شیرین خان جەنابەت لەکەیەوە توش بە نەخۆشی ڕۆماتیزمە بوویت وەڵای 10 ساڵ پێش ئێستاوە توش بووم 10 ساڵ لەمەوە پێش توش بووم یەکەم جار دەست و پەنجەکانم کەمێک گۆجە بوو دواتر قاچم دواتر هەستم کرد ڕۆژانە لەرزێکی زۆر بەقوت لە گیان مابوو خۆم گەرم ڕاهێنا پێی بێتاقەتە بووم سەرمامە بوو هەر پێی بێتاقەتە بووم ئەچوومە ئاوەوە ئیشمە کرد دەست و پەنجەکانم گۆجە بوو دوای ئازاری لە جومگەکانما دروست کرد ئێتە زۆر سەردانی دکتۆرم کرد عیلاجیان بۆ بەکارهێنام بەڵام ئێستا بە عیلاجەکان باشترم زۆر باشە شیرین خان ببوورە زیاتر کام جومگانە ئازاری بە دروست کرد بووی زیاتر ئەم جومگانەی دەستم و جومگەکانی بڵین ئەوانەی حرەکاکەن زۆر جومگانێکە حرەکەیان پێیەکی زۆر باشە لە جومگەکانت بۆ نمونە جومگەکانی دەستت جگە لە ئازار چیترت بەدیە کرد دەستم سەڕابیا بڵێ بە زۆری لە شبە شەوان ئازارێکی بەقوەتی زۆر سەریعی هەیە وەکو چۆن بڵێ شوێنێک بسووتە ئاوا ئەسووتێ و ئازارەکەی بەقوەتە بێ و دەستم سەڕابیا پاش ئاوە چارێکی 20 دقە وەکو پەنجەکان هەرێکی بەنەوەیەکە وەستن زۆر باشەواتە شکلی پەنجەکانی دەستیشت دەگۆڕێ بەڵێ هی قاچیشم و هی دەستیشم زۆر باشە بەیانیان یاخود کاتەکانی دیکە دەستت ئاوسانی بۆ دروست نابێت لەگەڵیشا گەرم ببێت و سوور بێتەوە هەموو بەیانیە دەست و پەنجەکانمە ئاوسیە ئەگەر مستی لەو ئەڵقەشتم لە دەستا بێ شەوان دایکەنم چونکە شەوان زۆرە ئاوسیە بۆ بەیانی بێتاقەت مەکە زۆر باشە کەی بوو دەستنیشان کرای کە پیانوتی ڕۆماتیزمت هەیە و ئایا فحوسات و پشکنینیان بۆ کردی؟ بەڵێ 10 ساڵ بوو یا 10 ساڵ لەمەوە پێش چووم لە جادەی ئۆرزی لای دکتۆر ڕەوفڕەحیم خاز دکتۆری ئەوانەیە کە چوومتی تۆ ڕۆماتیزمەتە ئێتر چەند فەحسێکی بۆ کردم دەرکەوت کە ڕۆماتیزمم بوو هەبوو عیلاجم بەکارهێنا زۆر باشە جگە لە دەرمان هیچ چارەسەرێکی دیکان پێنەوتی وەک عیلاج تەبیعی یا شتی دیکە بەرە وەڵا زۆریش عیلاج تەبیعیان بۆ کردم لەوێ و زۆریش پێی وتم وتی تۆ مادام بڵێن ناتوانانی زۆر سەردانی دکتۆر بکەی ئەبێ دەست نەکەیتە ئاوی ساردەوە ئیشی قورسی پێ نەکەی هەر چارەسەرەکەی بەزەوەی نێڵی سەرماو بێ و ئەنجاوتی گۆشتی سووریش مەخۆ هەر ئەو نێپێتم باڵێ وتی بە هیچ شێوەیە گۆشتی سوور مەخۆ زۆر باشەواتە ئێستا بە شێوەیەکی گشتی دەرمان بەکارهێنی و بەردەوامی لەسەر دەرمانی ڕۆماتیزمە بەڵێ دەرمان بەکارهێنم جاری واشەیە زۆر باشم بۆ ماوەی 1-2 مانگ بە تایبەتی هاوینان زۆر بەکەمی دەرمان بەکارهێنم بەس ڕێنمایەکانی دکتۆر بەکارهێنم و تەواو
زۆر باشە شیرین خان بە هیوان تەندروست بی ئینشاءڵڵا. دکتۆر قەت پێی نەوتووی ئەگەر ڕۆماتیزمەکە بەردەوام بێت و چارەسەر بە ڕێکی وەرنەگری ڕەنگە جونگەکانت گرفتی گەوریان بۆ دروست ببێ و خوار ببن یاخود شکلی ناشرین وەربگرن؟ بابا زۆر جار بڵین ئەو خستەخانەی کە من بۆی ئەچم ئەو سالای ئۆرزی و ئایادێ هەبوو وای لێ کردبوو بە بەتانی ئەیان هێنا. یعنی تر هیچ شوێنێکی لەسەر خۆی نەمابوو هەمووی تێکچوو بوو بە منیشی دوو تێگە چارەسەر بەکارێنیت و ئاگاداری خۆ نەبی ئاواو لێت. زۆر باشە بە شێوەیەکی گشتی کاتێ زۆر ناڕەحەتە بیشکلی پەنجەکانت چی لێ دێ؟ زۆر ناشیرینە بن یعنی تێگەچن هەرێکی بە شێوەیەکە وەستن اینجا ئازاریشی هەیە بێتاقەت دەکات تا چێتەوە شوێنی خۆی بێتاقەت دەکات. ڕێگاکانی دەستنیشانکردنی چێواتە کاتێ نەخۆشێک بەم نیشانانە دێتە لاتەن یاخود خۆتان گومانی توشبوون بە نەخۆشی ڕۆماتیزمی خوێن ڕۆماتۆید ئارترایتسی لەکەن ئێوە بە چ ڕێگایەک دەستنیشانیەکەن ئایا دەستنیشانکردنەکەی هەروە ڕێگایەکی ئاسانەکە هەندێک هاوڵاتی تەنها پشکنینێکی ESR ئەو پشکنینەی بە حاڵە لە ناو خەڵکیدا بە پشکنینی ڕۆماتیزمە ناسراوە دەستنیشان بکرێ یاخود بۆ دەستنیشانکردنی ڕۆماتۆید ئارترایتس ڕێکاری تایبەتی هەیە و پێویستە بیگرنەبەر. لە ڕاستیدا بۆ دەستنیشانکردنی هەنێ جار قورسە لە پێش هەموو شتێک ئەبێ پزیشکی پسپۆڕی جونگۆ ڕۆماتیزم واتە ڕۆماتۆلۆژیست ئەوێ قرای لەسەر بات لەبەری حاڵەتێکی ئاسان نییە. پاشی گومان لە نیشانەکانی کرا بۆ من نەخۆشەکە باسی ئەوکە کە جونگەی ئێشێت پزیشکە پسپۆڕەکە نیشانەکانی مێژووی نەخۆشەکەی لێ ئەپرسێ بۆ دەستنیشان بەڵێ لە هیستری چۆن چۆنیە ئەوەی کە ئێمە زۆر گرنگی پێین لە هیستریا بزانانی ئەم جونگەیە ماوەی چەندێکە وایلاتەوە بۆ دەستنیشانی نەخۆشی ڕۆماتۆید لانی کەم ئەبێ 3 مانگ بەردەوام بێت نەک هەفتەیە 2 هەفتە بێت 3 مانگ 2 مانگ بۆ 3 مانگ ئەم نیشانانە بەردەوام هەبێت لەگەڵیشیا ئەبێت نیشانێکی تایبەتی کە بەیانە نەخۆشەکە لە خەو هەڵەسێت هەموو لاشەی جونگەکانی ڕق بووە واتە وای لە نەخۆشەکە ناتوانێت بە ئاسانی بچێت سەرکار هەنێ جار نەخۆشەکە ئەڵێت دکتۆر لە دەوام دوا ئەکەوم یعنی بە خراپترین کاتی ئەم نەخۆشە بەیانیانە لەبەری بەیان هەز بە ڕقبوونی جونگەکان و هەموو لاشەیەکە وردە بە نزیکەی نیو ساعت بۆ ساعتێ ئەنجا لاشی گەرمە بێ و ئەنجا ئەکرێتەوە نیشانەکانی باشترێ و ئەنجا توانێت بچێت سەرکار و ئیشوکاری ڕۆژانی کاتێک گومان لەم نیشانانە کراوە وتمان فترەی 3 مانگی خایاندبوو ئەینەرین بۆ شیکاری تاقیگەی چەند فاسێکی تایبەتی بۆ بوونن فاسی CBC-ە ESR کە باس کرد CRP-ە و فاسی تایبەترمان هەیە ئەگەر گومانی لە بکەین کە ئەم فاسانی تر هەندێک جار لە بیدایەتە دەرناکرد لەوانەیە لە دوای ساڵێ دەرکەوێت فاسی ڕۆماتۆید فاکتەرە ئەنتی CCP-ە ANA ینی بە چەندها شیکاری ترمان هەیە ئەمانە هەمووی یارمەتی دەرم بۆی کە پزیشکە پسپۆڕەکە یارمەتی بە بۆ دەستنیشانکردنی بەڵام سۆنەری جونگەمان هەیە هەندێک جار هاوکارە بێ بۆی کە دەستنیشانکرد ئاسانترکە شیکاری وێنی تیشکی ئەشعە MRI هەموو ئەمانە بە شێوەیەکی عام بە پێی جۆری نەخۆشەکە بەڵام مەرج نییە هەموو نەخۆشە بێت نیشانەکانی بین نەخۆشێک نیشانێکی تر ئەمتە نیشانێکی هەیە یعنی هەرێک و نیشانەیەەکە واتە بە شێوەیەکی گشتی دوای پرسیارکردن لە نەخۆش دوای پرسیارەکە فاسی کلینیکی جونگەکە ئەکرێت بەڵێ چەند فاسێکی دەست دێدان لە جونگەکەیە هەستکردن بە هەڵا ئەوسان و هەوکردنی جونگەکە بە هەموو ئەمانە ئێمە چەند دەرەجەیەکی بۆ داین یعنی ئێمە دەستنیشانکردنی ئێمە هەر لە خۆمانەوە نییە گایدلاینمان هەیە با بڵین لە هەموو وڵاتانە گایدلاینی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی ڕۆماتیزممان هەیە بۆ نەخۆشی ڕۆماتۆید ئێمە پێڵێن ACR ئەولەر کرایتێریا واتە پێوەرێکی نێودەوڵەتی بۆ دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە پشتی بەستۆ بە نیشانەکانی نەخۆشەکە کە مەقصد لە قسەی نەخۆشی مێژووی نەخۆشەکە دەستمانەکە فاسی سەری نەخۆشەکە شیکارە تاقیگەیەکانی وێنەی تیشکی لەگەڵ ئەو فەحسانی تێکەوتمان کردو بەپی ئەمانە دەرەجەی هەیە هەرێک و چەند خاڵێ وەرەگرێ بۆ بە نمونە باسیکە ئەگەر 6 خاڵ بەڕۆژووری هێنا ئێمە ئەتوانی پێ بڵێ ئەم نەخۆشیە هەڵگیری ئەم نەخۆشیە واتە بە پێوەرێکی نێودەوڵەتی ئەمە قەرار ئەدەین لەسەری زۆر باشە دکتۆر بڕوا بەڵام ڕەنگە بە ئەزمموی جەنابیشت نەخۆش زۆر دێتە لات لە ناو هاوڵاتیان تەنها بە ئەنجامدانی پشکنینێکی ناتایبەت وەگەڵە نەن سپێسیفیک کە ESR-ە کە ڕەنگە ئێستا حسابی بکەین 20 حاڵەتی دیکە بێتەوەی بەرزبوونەوەی ESR کاتی ئەنجامێدەن پێیان وابێت کە ڕۆماتیزمیان هەیە ئەگەر زۆر بە کورتی پێمان بڵێ پشکنینی ESR دەکرێت پێی بڵێن پشکنینی ڕۆماتیزمە و هەرکەس ESR-ی بەرزبواتە نەخۆشی ڕۆماتیزمەی جونگەکان یا خوێنی هەیە پشکنینی ESR زۆر بڵاوە ئەتوانم بڵم لە ساسی ئەو نەخۆشانیەتە لای ئێمە هەمووی ئەم پرسیارەمانلەکە یاخۆ پێشتر خۆی شیکارێکی ESR-ی کردو ئەڵێ بەرزەیتر ئەمە ڕۆماتیزم وازای نەخۆشی ڕۆماتیزمی هەیە
با باسێکی ئێسئارقین چییە؟ ئێسئار ڕێژەیەکە لە ئیلتیهاباتی خوێنمان واتە کە ئەگەر ڕێژەکەی بەرز بوو واتە نیشانی ئەوەیە کە ئیلتیهابێک لە شوێنێکی لاشەمان هەیە بۆ نمونە ئەوانەی کە بڵاوە هەوکردن و ئیلتیهابات لە سیەکانە لە کۆندامی میز و میزەڕۆیە لە پووک و ناودەما لە هەوکردنێکی خوێنمان هەبێ هەوکردنی با بڵین هەموو شوێنەکان لە ئیزافەتەن لەگەڵ ئەم قسانە هەوکردنی جومگەکانیش واتە ئێمە شیکارێکی گشتیە ناتوانین بەتەنیا پشتی ببەسین بڵێن هاوکاریمانەکە بە مەرجێ نیشانەکانی هەبێ واتە نیشانەکانی جومگە و ڕۆماتیزمی هەبێت لەگەڵیشیا ئەو نیشانەی تر کە باسمان کردو بە شێوەیەکی گشتی ئەمانی هەبێ ئەنجا لەگەڵ ئەمە هاوکارمان دەبێت بۆ دەستنیشانکردن بەڵام ئەگەر نەخۆشی هیچ نیشانێکی جومگەی نیە هەڵە ئاسانی نییە و ئازاری تەنها شیکاری ئاساری بەرزە بە هیچ شێوەیەک ئەوە ناگەینێ کە نەخۆشی ڕۆماتیزمەیە چکە هۆکاری ترمان زۆرە ینی تەنانەت نەخۆشی شەرپەنجەکان ڕێژەی ئێسا لەسەر و سەوێ بە بەردەوامی ینی ئەمەش هۆکارێکترە وەک دکتۆر بڕوا ئاماژەی پێکرد بەشێکی گرنگ لە دەستنیشانکردنی نەخۆشیە ڕۆماتیزمیەکان بە شێوەیەکی گشتی و بە نمونەش نەخۆشی ڕۆماتیزمی جومگەکان ڕۆماتۆید ئارترایتس بریتە لە پشکنینە تاقیگەیەکان واتە بەبێ پشتبەستن بەو پشکنینانەی لە تاقیگە ئەنجام دەدرێ ناتوانرێت دەستنیشانی نەخۆشیەکە بە تەواوی بکرێت. ئێستا دەچینە تاقیگەی نەخۆشخانەی بەخشین تا بزانین ئایا پشکنینەکان چین کە ئەنجام دەدرێ هەروەها بزانین ئایا ئەم پشکنینانە بە تەنها پشتیان پێدەبەسترێت کە کەسانێک ئەنجامی بدەن و پێیان وابێ نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە لەگەڵمان بن. باز لە نەخۆشە ڕۆماتیزمیەکان دەکەین بە شێوەیەکی گشتی بە تایبەت ڕۆماتیزمی جومگەکان بەو حکومەی کە ئەو پشکنینانەی ئێوە ئەنجامی دەدەن لێرە بەردی بناغەی دەستنیشانکردنی نەخۆشیەکانە نەخۆشە ڕۆماتیزمیەکان بە تایبەتی ئەتوانین پێمان بڵێ ئایا ئەو پشکنینانە چین کە ئەنجام دەدرێن لێرە لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە دەنووسێن و دەنێرێنە ئێرە کە بۆ دەستنیشانکردن یاخود لە یارمەتی دەستنیشانکردنی نەخۆشە ڕۆماتیزمیەکانەدا بە شێوەیەکی گشتی و ڕۆماتیزمی جومگەکان ڕۆماتۆید ئارترایتس بە شێوەیەکی تایبەتی چەند بەخێراتن ئێمە وەکو تاقیگەی بەخشین لێرە وەکو تاقیگەیەکی پێشکەوت و کۆمەڵە فەحسی زۆر هەیە کە بۆ ئەم نەخۆشی ئاکرێت ئێمە ئەتوانین با بڵێن ئەو فەحسانە ئەنجام بین و یەک لەو فەحسانێشی کە با بڵێن بۆ ئەم حاڵەتە ئاکرێت لەوانە ESR CRP NTCCP ANA کۆمەڵە فەحسی زۆرەکە با بڵێن ئەمانە ئاکرێت هەنێکیان لە ئاسی ئەدڤانس و پێشکەوتوان هەنێکیشان فەحس کۆمەڵە فەحسی ڕۆتینە کاکرێت ئەوە بە دڵنیایەوە لە تاقیگەکەی ئێمە هەموو فەحسانە ئاکرێت. زۆر باشە بە حکمیەوەی بەشێک لەم پشکنینانە بە تایبەتی پشکنینی ESR لەناو خەڵکیدا بە ڕۆماتیزمە نایی بڵاو بووتەوە وەک جەنابی پیشتان نەزانن کە ئەم پشکنینە تایبەت نییە بە ڕۆماتیزمە و کاتی ئەم پشکنینە بەرزە بێتەوە ڕەنگە چەندین هۆکاری هەبێ. ئایا قەت ڕوونادا کەسانێک لە دەرەوە خۆیان بە بڕای خۆیان گومان لە ڕۆماتیزمەکەن گومان لە نەخۆشیەکانی دیکەکەن بێن داوای پشکنینی ڕۆماتیزمە بکەن ئەو حاڵەتانە ڕوودەدات و ئایا ئێوە چیان پێڵێن؟ بەڵێ بەتاکید ئێمە بە حکومی ڕۆژانە سەردانیکارێکی زۆریەتە ئەم نەخۆشخانەیەوە کۆمەڵە کەسیژێ ڕاستەوخۆ یەت بۆ ناو مختبەر و داوای فەحسێکەکە بە حکمیەوەی ڕەنگە کۆمەڵی عراز و نەخۆشی هەبێ سەر بەخۆیت لە مختبەر داوای فەحسەکە وڵێ پێی وایە ڕۆماتیزم پێی وایە ڕۆماتیزمێتی بۆ نمونە ئازارێکی لە پشتیا لە قاچیاتی یەکسەر ڕێ ڕاستەوخۆ داگەڵە فەحسێکی ڕۆماتیزمە بۆکە ESR ئێمەش بەڕاستیەکەی لەبەر ئەوەی کە با بڵێن کەمتا زۆر هەیەواعی تەندروستی وانە ئەینێرین و ڕێنمایی یەکەین بۆ لای پزیشکی پسپۆرمان هەیە لێرە کە ڕۆژانە نەخۆشیە نێرینە لا و پشکنینەکانی بۆ دەستنیشانەکە و پاشانێتەوە بۆ مختبەر پشکنینەکانی بۆ ئەنجام واتە کەسێک ڕاستەوخۆ داوای پشکنینی ڕۆماتیزمە بکە بە بڕوای خۆی ئێوە بۆی ئەنجام نادەن دێنێرنە لای پزیشک نانا چونکە ئێمە جەنابەدەوە باشتر دەزانی ئەو فەحسانەی وەکو جەناب باسەکە CRP ESR ئەمانە پەیوەندی بە زۆر جانبی حاڵەت و نەخۆشیەوە هەیە تۆ بۆ نمونە ئیلتیاباتێکی زۆرت هەیە ناکرێەوە ئەمە حسابکەی لەسەر ئایدی کە تۆ ڕۆماتیزمەتە لەبەرەوەی ئێمە بۆ ئەوەی ئەم هەڵە پزیشکی ڕوونەیە
ئەینەرین و ڕێنمایەکەم بچێتە لای پزیشکی پسپۆرتا حاڵەتەکەی بۆ دەستنیشان کات و وە کۆمەڵە فاسی جیاوازتری شێ لە ESR و CRP کە پەیوەندیان ڕاستەوخۆ بە ڕوماتیزمە و با بڵێن ئەو حاڵەتی نەخۆشیانە کە ئەوش عادەتەن دکتۆری خساییمانەیە و پسپۆرت دیاریە کات و ئەینێرێتەوە بە تاقیەوە. بابەتێکی گرنگ کە پێویستە لێرەدا باسی بکەین بریتە لە هەڵەیەکی گەورە کە لە نێو خەڵکیدا هەیە و ئێمە پێویستە ڕاستی بکەینەوە. خۆشەویستان زۆرێک لە هاوڵاتیان وا تێگەشتون کە نەخۆشی ڕۆماتیزمە یەک نەخۆشیە. لە هەمان کاتە یەک پشکنینیان دیاری کردووە کە پێی دەوترێت پشکنینی ESR خەڵکی ناویان ناوە پشکنینی ڕۆماتیزمە. پێیان وایە بە ئەنجامدانی یەک پشکنین بۆ دەرەکەوێت کە ئایا تۆ نەخۆشی ڕۆماتیزمت هەیە یاخودنا. هەڵەکە لێرەدا چییە؟ پێش هەموو شتێ نەخۆشە ڕۆماتیزمیەکان یەک نەخۆشی نییە، بەڵکو چەندین نەخۆشی جۆرا و جۆرە کە هەر یەکەیان ڕێگا و شێوازی تایبەت بەخۆی هەیە بۆ دەستنیشانکردن و تەشخیصکردن. هەروەها ئەو پشکنینەی کە لە جێگا دیاریکراوەکان دەکرێ و هاوڵاتیان ئەنجامی دەدەن و پێیان وایە پشکنینی ڕۆماتیزمەیە کردارێکی هەڵەیە بە هیچ شێوەیە بە تەنها دەستنیشانی ڕۆماتیزمە ناکات. بۆچی؟ پشکنینی ESR ئەو پشکنینەی کە خەڵک پێی دەڵێت پشکنینی ڕۆماتیزمە چەندین حاڵات بەرزی دەکاتەوە. واتە کاتێ من ئەو پشکنینە ئەنجام بدەم پشکنینەکە بەرز بێ پەیوەندی بە تەنها بە ڕۆماتیزمەوە نییە، پەیوەندی بە چەندین حاڵەتەوە هەیە. خۆشەویستان با پێتان بڵێم نەخۆشیەکانی کەم خوێنی، نەخۆشیەکانی گورچیلە، نەخۆشیەکانی دڵ، ئەو کەسانی تەمەنیان زۆرە، نەخۆشیەکانی سیستەمی بەرگری وەک SLE و نەخۆشیەکانی دیکە، هەروەها هەوکردنی ئێسک، هەوکردنی دڵ، نەخۆشی سیل، چەندین نەخۆشی دیکە کە دەرفەت نییە لێرەدا باسی بکەم دەبنە هۆی بەرزکردنەوەی پشکنینی ESR. واتە ئەو پشکنینەی خەڵک پێی دەڵێن ڕۆماتیزمە چەندین حاڵەت بەرزی دەکاتەوە تایبەت نییە بە ڕۆماتیزمە و بە هیچ شێوەیەک تەنها بەو پشکنینە نەخۆشی ڕۆماتیزمە دەستنیشان ناکرێت. پێویستە بزانین نەخۆشی چ کاتێ دەستنیشانەکرێت پزیشکەکەت پرسیارت لێەکە، کۆمەڵە نیشانت لێ دەپرسێ، هەروەها پشکنینی سەریریت بۆ ئەنجام دەدا ئەوەی پێی دەوترێت ئیگزامینیشن، ڕەنگە کۆمەڵە پشکنین بۆ جونگەکانت بۆ شوێنی ئازارەکەت ئەنجام بدا. پاشان پێویستی بە پشکنینی تاقیگەیی هەیە کە وەک لێرەدا دانیشتوین، پێویستی بە پشکنینی تیشک هەیە ڕەنگە ئەشیعەت بۆ بنووسێ. پێکەوە زانیاریەکان کۆ دەکاتەوە بە ئەزمموی خۆی بە پسپۆری خۆی ئەو کاتە قەرار دەدا ئایا تۆ ڕۆماتیزمت هەیە یاخودنا. بۆیە پێویستە بزانین بە هیچ شێوەیەک پشکنینی ڕۆماتیزمە کە لە خەڵک پێی دەڵێ ڕۆماتیزمە ESR ناوەکەشان بە هەڵە لێناوە بە تەنها دەستنیشان ناکات. دەستنیشانکردنی نەخۆشی پێویستی بە چەندین ڕێگایە. سەرەتا پزیشکەکە چەندین پرسیارت لێ دەکات، ئایا ئازارەکەت لەکوێیە، چییە، لەکەیەوەیە، چەندین پرسیار کە زانیاری گرنگی تێدایە. پاشان پشکنینی سەریریت بۆ ئەنجام دەدا. ئەم پشکنینانە کە بۆت ئەنجام دەدا ڕەنگە پشکنین بۆ شوێنی ئازارەکەت ئەنجامدا ئەو جونگەیەت ئازاری هەیە. پاشان ڕەنگە وێنەگرتنی تیشک ئەشیعەت بۆ بنێرێ، هەروەها پشکنینی تاقیگەیت بۆ ئەنجام بدا. سەرجەمی زانیاریەکان پێکەوە پزیشکەکە بە ئەزمون و پسپۆری خۆی بڕیارت بۆ دەدا ئایا تۆ نەخۆشی ڕۆماتیزمت هەیە یاخودناوە، ئایا چ نەخۆشیەکت هەیە و پاشان ڕێنمایی و چارەسەرت بۆ دادەنێ. بۆیە بە هیچ شێوەیە هاوڵاتی ناتوانێت بە تەنها خۆی و بە یەک پشکنین بڕیار بدا کە ئایا ڕۆماتیزمەی هەیە یان نا، و هیچ پشکنینێکمان نییە ناوی ڕۆماتیزمە بێ، هیچ پشکنینێک بە تەنها ناتوانێت دیاری بکە کە کەسێک ڕۆماتیزمەی هەیە یاخودنا بەبێ پشت بەسن بە ڕێکارەکانی دیکە. بۆیە خۆشەویستان گرنگە بزانین هەر کەسێک قاچی ئازاری هەبوو، هەر کەسێک ئەژنۆی ئازاری بوو یاخود ئاوسان لە جونگەی هەبوو مەرجنیە ڕۆماتیزمەی هەبێ. هەر کات پشکنینێکت ئەنجام دا و بە بڕوای خۆت بەرز بوو خەڵک بەو پشکنینە دەڵێ ڕۆماتیزمە، مەرجنیە ڕۆماتیزمەت هەبێ. پاش ئەوەی نەخۆشیە دەستنیشانەکەن بە دڵنیاییەوە نەخۆشەکە توش بووە بە نەخۆشی ڕۆماتیزمەی خوێن یاخود نەخۆشێکی دیکە کە لێرەمە بەسمان ڕۆماتۆید ئارترایتسە. چارەسەرتان چییە؟ بە چی دەست پێ دەکەن؟ پێش هەموو شتێک چارەسەرەکان هەر دەرمان نییە. ئێمە چەند ڕێنمایەکی گرنگ بە نەخۆشەکە ئەین بۆ نمونە شێوازی ژیانی ئەوێ بگۆڕێ، وەکو باسمان کە دوورکەوتو لە خواردنەوەی کحول، لە جگەرە کێشان، کێشی لەشی دابەزێنێ، وەرزشێکی مامناوەند ڕۆژانە بکات. بە نمونە بە پێگەڕان پیادەڕەوی، بە پێگەڕان ڕۆژانە نیو سعە بە پێ بگەڕێ، مەلەکردن، ڕاکردن، واتە وەرزشێکی مامناوەند بۆ ئەم نەخۆشانە بەسوودە.
واتە ئەمە یەکەم جار ڕێنمای ئێدێنێ ڕێنمایی خۆراکی بیرمانە چە ڕێنمایی خۆراکی یەکێکە لە چارەسەرەکانی ئەم نەخۆشیە لا وەکو چارەسەر یا وەکو خۆپاراست وەکو خۆپاراستیش و وەکو چارەسەریش بەڵێ هەر سوودی لێ بینێ ئەو خۆراکانی کە باشن چین ئەو خۆراکانی کە ڤیتامینات و ئۆمیگاسری و ڤیتامین پڕ لە ڤیتامین وەکو خواردنە سپێمەنیەکان ئەگەر چۆرنە بە شیرێکی کەمچۆری دۆ پەنیر خواردنە سەوزەمەنیەکان بڕۆکلی خواردنی دەریایی ماسی بەحری ئەمانە هەمیان بەسوودن بۆیە ئەمە پێشووی دەستکەین چارەسە ئەم ڕێنمانی ئەینە ئەبێ لەسەر ئەم ڕێمانە بەردەوام بێت وەرزشکە جوڵی هەبێت چارەسەری سروشتی کە چارەسەرکاری سروشتی لەڕێی چەند جەلسەیەک و چەند ڕێنمایەک بە نەخۆشەکە ئەیە ڕێنمایی ئاەتی و لەگەڵشە چەند ئامێرێکی چارەسەری سروشتی لە جونگەکە ئەیە بۆ منە لە هاوکردنی جونگای ئێمە چەند ئامێرێکمان هەیە بۆ چارەوەکو تێنسا پێڵەن جیازی کارەباکە ئەڵتراساوندە ئینفرارێدا شەمعە کە ئەمانە یارمەتیدن هاوکردنەکەی کەم کات و ئازارەکانی کەمەکاتەوە واتە چارەسەری سروشتی پاشان قەراری دەرمانەیە دوای ئەوەی ڕێنمایی و چارەسەری دوای ڕێنمایی سروشتی و بەڵێ ڕێنمایی خۆراکی و ئەمانە قەراری دەرمان ئەدرێت پێدانی دەرمان وەکو باسم کرد کە دڵنیا بین لە نیشانەکانی ئێمە ئەگەر دڵنیا نەبین بیدایەت تەنها بە چارەسەرکی سەرەتایی وەکو ئازاشکێنی ئەتوانین چاودەری ئەکەین ئەڵێ مانگی تر سەردامانکەرەوە 2 مانگی تر وەرۆپەلا ئەگەر هەر نیشانەکانی بەردەوام بوو ئەو کاتە چارەسەری ڕۆماتیزمی ئەینێ نەخۆشی ڕۆماتی بۆ نمونە لە سەرەتای نەخۆشەکە کە ئازاری زۆرە ئازاشکێنی ئەینێ چەند دەرمانێکی وەکو پرینزۆلۆن چەند دەرمانی تەمانی بەپی تەمەنەکە تەمەنی مناڵ فەرقی لەگەڵ تەمەنی وسەد لەگەڵ تەمەنی پیرە شێوازی دەرمانەکەی بەگشتی باسی ئەو دەرمانەکە کە لە نەخۆشی ڕۆماتۆیدا بەکارین دەرمانی مێثۆتریکسید دەرمانی هایدروسکلۆروکوین لیفلۆنەماید و دەرمانی بە ئیمیۆران و ئێستا چارەسەری تازەتی هاتووە چارەسەری تازەمان هاتووە کە پێوتێ چارەسەر بە دەرمانی بایۆلۆجیکەڵ ئێجنت چەند ناوێک وەکو ئیتانێرسێب کە پێڵێن ئیمبریل ئینفلێکزیماب ئەباتاسێب ڕیتۆکسیما ئەمانە چارەسەری وەکو سیحری وایە لە بەشەکەی ئەمانی چەند دەرمانێکی تازەیە بەڵام کێشانێک کە نرخیان گرانە ئەگەنە هەمووی چارەسەری زۆر باشە بە پێی جۆری نەخۆشەکە ئەبێت چارەسەر بکەین بەڵام لەو گرنگتر ئەبێت چاودێری نەخۆشەکە بکەین ئەم دەرمانانش خۆی زەریتیان هەیە بۆ نمونە زۆربەی زۆری ئەم دەرمانانت بۆی هەیە لە ماوەی 3 مانگ تەسی لەسەر ئەنزیمەکانی جگەریکە لەسەر گورچیلەیکە کاریگەری لاوەکی زۆرە بۆیە پێویستە کات لانی کەم 3 مانگ بۆ 4 مانگ سەردانی پزیشکەکە بکاتەوە ئەبێ ئێمە چەند شیکارێکی تاقیگەی هەڵسەنگانی چالاکی نەخۆشەکەی کە ئیش پێوەری خۆی هەیە ئەوەی کە زۆر بڵاوە پێڵین داس 28 کە ئەمە چالاکی نەخۆشەکەی پێ دیارەکەین کە ئایا بزانانی ئەم نەخۆشە چالاکە یاخود ناچالەکە و لە حاڵەتی باشبوونایە بەڵێ دکتۆر بڕوا لە سەرەتاوە باسی هۆکاری نەخۆشیەکەت کرد کە هەڵەی سیستەمی بەرگریە سیستەمی بەرگری چالاکە بێت و پەلاماری جونگەکە دەدات ئایا دەرمانەکان ڕێگری لەو هێرشەی سیستەمی بەرگری دەکەن زۆربەی زۆری لەو دەرمانانی کە باسم کرد هەموویان شێوازەکەی وا دروستکراوە تەنها لەسەر سیستمی بەرگریەکەواتە سیستمی بەرگری لەرز لاوازەکە بۆی ئەو شەڕە ڕاگرێت ئەو پەلاماردانی کە سیستمی بەرگری پەلاماری شانەکانی خۆیەوە ڕاگرێت ئیشی ئەم دەرمانانە هەمووی ئەوەیە بەڵام لەم کاتەدا کاریگەری لاوەکی نەخۆشەکە دروست نابێت مەناعیدا بەدڵنیایەوە ئاسانی توش بەدڵنیا مەناعیدا بۆی ئەمەڵێن ڕێنمای ئێنێ زۆر جا پێش دەستپێکنی ئەم دەرمانانە بۆ دەرمانی بایۆلۆژی ئەبێت کوتان وەرگێ کوتانی ئەنفلۆنزا کوتانی بە هاوکردنی نیمۆکۆکەڵ واتەی هاوکردنی سیەکان لەبەری کە ئەم دەرمانە ئەو نیتر مەناعیدا ئەبەزێت بۆی تووشی ئەم هاوکردنە ئێمە پێشوەختە کوتانیان بۆکەین ئەنجە دوای ئەتوانین قەراری دەرمانەکان بێت دکتۆر بڕوا ئەگونجێ نەخۆشی ڕۆماتیزمای جونگەکان و خوێن بگاتە ئاسێ کە نەخۆش نەتوانێت بە ڕێگا بڕوا یاخود تەواو جونگەکانی لە کار بکەون یا ڕق ببن بەڵێ لە هەنێ حاڵەتە لە کارکەوتن کاکتۆر بەسم دیسئێبڵیتیە بەڵێ هەنێ جار نەخۆشیەکە قورسە هەر خۆی جیناتەکەی بە شێوازێکی با بڵین بە قورس نەخۆشەکەی دەست پێ کردووە هەموو جونگەکانی لەشی گرۆتەوە هاوکردنەکەی زۆر بەقوتە ئەو ئەتوان بڵم زۆربەی ئەم دەرمانان چارەسەری ناکە ئێمە لە هەنێ حاڵەتە پێویستەکە نەخۆشەکە داغڵیکەین لە نەخۆشخانە ئەی خوێنین پێویستەکە بە شێوازی کانولا بە شێوی مغەزی بە شێوازێکی ورەتر چارەسەری بۆ ئەەکەین و هەنێ جار چەند جونگەیەکێ بۆ نەخۆشەکە درەنگ پەیزانیەوە یاخود ئیهمالی کردو و چارەسەری لە بدایەتەوە نەکە ئەمە کێشی ئەساسی نەخۆشەکانی ئەمەیە واتە لە سەرەتای نەخۆشەکە تاوان بیرمانە چی ئەم نەخۆشە کاتێک سوود لە دەرمان وەرگێ ئەگەر لە سەرەتایە زوو دەزیژام کرێ و زوو چارەسەر وەرگێ ئەگەر هاتوو تێپەڕی کرد ئەو کاتە جونگەکە خوار ئەبێ شێوازێکی ناشی بە جونگەکانە بخشێ کە ڕق بێ و شێوازێکی ئەوە ناشرینە ینی لەوانەیە نەخۆشەکە خۆی پێی ناڕەحەت بێ بۆ ئێمە پەنابینە بەر نەشتەگەری
لەم کاتانە کە حاڵاتە قورسەکانە نەشتەگەری بۆگرێ جۆرێک لە نشتەرگەری ئەو بەرگی کەوتم هەوی کردووە نشتەگەری لابرین ئەو بەرگی بۆگەن کە پێوتێ ساینۆڤێکتۆمی واتە بەرگەکە فڕێدرێ بەڵێ هەنێ جای جونگەکە خوار بۆ یاخو شێوازێکی ناشین وەگرتووە لە جونگەکانی دەستە لە قاچە لە ئەژنۆی ئەبێت جونگەکەی بۆ بگۆڕێ واتە گۆڕینی جونگە بەڵێ ئەم جۆرە نشتەگەرانش لەو نەخۆشانی کە زۆر خراپن یاخود ئەوانی کە چارەسەریان وەرنەگرتووە و درنگ پیانزانیەوە زۆر باشە دکتۆر بڕوا ئەوەی ما بێتەوە تەنها بپرسم نەخۆشێکمان دوان لە دەرەوە توشبوو بە نەخۆشی ڕۆماتیزمە باسی لە بەیانیان کرد کە دیارە شێوازێکی تایبەتی هەیە بۆ ڕۆماتۆید ئارترایتس پێی دەناسرێتەوە شکلی دەستی بە جۆرێکدانا وتی بەیانیان بەو شێوەیەم لێدە ئەگەر بە شکلێکە ئەو شکلێکی دیاریکراوی هەیە نەخۆشی ڕۆماتیزمی وەکو باسم کرد بۆکو بەیانیان خراپترین کاتێک لەبەری کە جونگەکان هەمی ڕق بۆ بە تایبەتی جونگەکانی دەست ئەگرێتەوە لەبەری لە سەرەتات نەخۆشەکە جونگەکانی دەستی توش بۆ ئەگەر هاتو چالاکی نەخۆشەکەی بەرز و بەڵە شێوازێکی ناشین بدات جونگەکانی دەست ڕق ئەبێت بەڵام مەرجنی هەموو ڕقبوونێکی شار ڕۆماتیزمی بێ بۆ نمونە ئەو نەخۆشانی کە داخورانی بڕبڕی ملیان هەیە ئەوانی کە ئینزیلاقیان هەیە باڵێن ئەو نەخۆشایەتی شار هۆکایتری هەیە بەڵام یەکێ نیشانەکەی ڕۆماتیزمش بەڵێ ئەو شێوازی هەیە شێوازی ئەم وایە لە دوای نیم سەعات بۆ سەعاتێکە لاشەی گەرم بوو وردە وەکو جاری وایڵێ وەکو مەکینێک گەرم بووم هەستەکەم بەرەوباشی ڕۆم و هیچ نیشانێکی ڕقبوونی تەنامێنێ بەڵام هۆکایەتیش زۆرە بۆمە کە ئەبێت پزیشکە پسپۆڕەکە و کاتە قرار بکەی ئەوە یاخود ئەو کاری تری هەیە بەرنامەی تەندروستیم جارەمان کە تایبەت بوو بە ناساندنی نەخۆشیە ڕۆماتیزمیەکان و ڕێگاکانی دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکە کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە تەندروست